پێ ساڵ تێر دەبڕێ بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا چالاکیەکانی بۆ ئەم ساڵ جۆرێکمان لێ کردو وەکو ساڵانی ڕابردوو نییە ساڵی ڕابردوو هەمووی چڕمان کردبووە لە کەلارە بەڵام ئێستا بە یارمەتی ئازادی خوازان لە زۆربەی شار و شارەچووکەکان یادی کاوەگەرمیانی دەکرێتەوە لە دهۆک دەکرێتەوە لە هەولێر دەکرێتەوە لە ڕانێ دەکرێتەوە لە کەلارش یادەگە دەکرێتەوە و هەروها لە دەرەوەی وڵاتش لە بەریتانیا لە کەنەدا وەزایدن بەلجیکا یاری تیرۆرکردنی کاوەگەرمیانی دەکرێتەوە ئەلبەتە یاری تیرۆرکردنی کاوەگەرمیانی بۆیە بۆم دەسەڵاتە بڵێن ئێمە کۆڵمان نەداوە لە خوێنی ڕۆڵەکانمان ئازادی خوازان خاوەنداریەتی لە خوێنی کاوەگەرمیانی دەکەن و لە خوێنی سەرجەم شەیدانی ئازادی دەکەن بۆیە هەمیشە لەم یادانە چالاکی باشیان هەیە هەمیشە ئامادەن پشگیری تاوامان لێ دەکەن لە هەموو خێزانانی شەهیدان ئەمە بەدەسەڵات ئەڵێن ئێمە پشت و پەنای ڕۆژنامە نووسە تیرۆرکراوەکانین ئازادی خوازە تیرۆرکراوەکانین بۆیە کۆڵتان لێ نەدەن تاوەکو یاساتان بەسەرا سەر نەخەین تا ئێستا کەیسی کاوەگەرمیانی دوای 5 ساڵ لە دادگا هەروەکو خۆیەتی هەر کەسێک گیراوە ئەو کەسەش تا ئێستا لە زیندانایە ئەو دەستەی کە لە پشتی تیرۆرکردنی ڕۆژنامە نووسانەیە بەداخەوە تا ئێستا دادگا نەیتوانیە دووبارە کەیسەکان لێکۆڵینەوەی تیا بکاتەوە بزانم چی بەرپرسێک دەستی لە تیرۆرکردنی ڕۆژنامە نووسانە هەیە